چیرۆکی تراژیدیای شەیما لە ناردنی کورتەنامەیەکەوە دەستی پێکرد. لە کاتێکدا شەیما بە دوای ڕێگە چارێکدا دەگەڕا بۆ کێشەکانی نێوان خۆی و هاوسەرەکەی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام پۆستێک دەبینێت و تێیدا باز لە چارەسەری کێشە سۆزداری و کۆمەڵایەتیەکانی دەکات لە ڕێگەی جادووەوە. دەست بەجێ پەیوەندی بە خاوەنی پۆستەکەەوە دەکات و داوای هاوکاری لێ دەکات. ئەو کەسەش داوا دەکات شەیما وێنەیەکی بەبێ جلوبەرگی خۆی بۆ بنێرێت بۆ ئەوەی لە ڕێگەی وێنەکەوە بە جادوو کێشەکەی بۆ چارەسەر بکات. بەڵام ناردنی ئەو وێنەیە نەک تەنها کێشەکەی چارەسەر نەکرد، بەڵکو بووە هۆی سەرهەڵدانی کێشەیەکی گەورەتر. خاوەنی پەیجەکە هەڕەشەی بڵاوکردنەوەی وێنەکەی کرد و شەیماش بەبێ ئاگاداری هاوسەرەکەی زیاتر لە $1000 داوە تاوەکو وێنەکەی بڵاو نەبێتەوە. یەکێک لە پەیجەکان داوای ئەوەی کە ڕسمێکی بۆ بنێرم، نیش بێ دوودڵی هەستام و ڕسمێکم بۆ نرد، ئەویش وتی نیش سحرت لێ کراوە بۆ بەتاڵکردنەوەی پێویستە کە ڕسمێکی کە بنێریتەوانێ، بەڵام ئەم جاریان تۆ زێڕووتر سنگت دیار بێت و نەشەوتر بێت لە ڕسمەکەی پێشووترم کە بۆم نردووە. بۆیە منیش بێت دوودڵی بە هەمان ئاراستە وەکو ڕسمەکەی پێشووتر نردمەوانێ بۆی وتی لە 2 ساعتێکە جواب لێ ئەگەڕنەوە، کە جوابی لێ گەڕامەوانێ ڕسمەکەی بۆ نردمەوانێ لەسەر ڕسمەکەم نووسرا بوو لەش فرۆش، وتی ئەگە شایەدا و بڕی $1000مان بۆ نەنێریت بە ئەپەکانەوانێ ئەوە ئێمە ئەم ڕسمەت بڵاوەکەینەوانێ. بابەتی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان کەیسەکە لە دادگای یەکلایی کراوەتەوە و کەسی تۆمەتبار سزادراوە. بەوتەی پارێزەری شەیما لە کاتی دەستگیرکردنی تۆمەتبارەکەدا وێنەی زیاتر لە 200 کەسی دیکە لە نێو مۆبایلەکەیدا بووە. هەرچەنە پارەکەی نردبوو نزیکەی $1000 نردبوو بۆ ئەو کەسە. تر ڕێنماییمان کرد کە بچێت لە ئاسایی شکات بکە و بەڵگەکان بەرێت کە چۆن هەڕەشی لێکراوە و ئەو ڕسمە چۆن دەستکاری کرابوو و چۆن شتی لەسەر نووسرا بوو. وسپاس بەخوا ئاساییش بە زووترین کات لە ڕێگەی ئیتر زانیاری خۆیانەوە زانیاری تەواویان دەستکە و سەبارەت بە ئەو کەسە و دەستگیریان کرد و یەکەم شت کە لەگەڵیانە کرد لێسەندنی مۆبایلەکە بوو کە ڕسمی ئەم ئافرەتێتی ئەبوو، یعنی بەپێی ئەو زانیاریانی کە لە ئەو بوو مۆبایلەکەی ینی زیاتر لە 200 بۆ 300 ڕسمی ئافرەتی تیا بووە. وتەبێژی پۆلیسی سلێمانیش بوونی ئەو کێشانە پشتڕاست دەکاتەوە و ئاماژە بەوەش دەکات زۆرینەی کات قوربانیەکان لە ترسی هەڕەشەی تاوانباران درەنگ سکاڵا تۆمار دەکەن. تۆ هەجی شێکت هەبێ پێویست ناکات تۆ ڤیدۆیەکی لە شولاری خۆت یا شوێنێکی تایبەتی خۆت بنێری بۆ کەسێکەمە کارێکە بۆکایە ئیشێکە لەسەر بووەکە بڵێ و حاڵەتەشمانە بۆ ڤیدۆ نێراوە وێنە نێراوە دواتر لە ڕێ وێن و ڤیددیوانەوە هەڕەشیان کردووە. چاکترین شدەوەی هەر لە سەرەتاوە کە زانیت جێچەڵت پێەکەن بێ سکاڵا تۆمارکێت و جوێنەیەتی شتێ بۆی بتوانین بە زووترین کات حەقیقەت بۆرگین و ئەو کەسێ و کارەشی کردووە ڕوبەڕووی یاسای بکەینەوە. لە هەرێمی کوردستان تاوانبارانی ئەم جۆرە کەیسانە بە یاسای قەدەغەکردنی خراپبەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن سزا دەدرێن. سزاکەش لە 6 مانگ تا 5 ساڵ زیندانیکردن و پێبژاردن بە بڕی ملیێنێک بۆ $5 ملیۆن دینار دەبێت. ئەمیر محەممەد، کورسات نیوز، سلێمانی.